ئەو کاتتان باش برادران. برادران ئێستا کەسێک کە پەیوەندی پێکردم ئەڵێ پێیان گوتین دوای جەژنوردنەوە ینی بەو موچەتانی هەفتا ڕۆژە موچە نەدرایتە لیستی هەفتا هەشتا دیدارەش لەگە دەکەین بە بیر و بۆچوونی خۆی و ئەو کارە ساتەکە بەرەو جەژن دەڕۆن چەند پێویستان ئەو بەرپرسانە چەند بێڕەوشت بڕوا بکەن هەمان لە ئەوروپا و لە ئەوەی لە جەژن دێن دەسوڕێنەوە خەڵک ئەوە دەبێت لەو دۆزەخەدا بژی. ئێستا جێلەوە ڕاگرین یعنی موچە بچووکترین مافە پێیان نادەن. ئێستا دەیێنەی نەخات برادران بەخێر بێن ئاڕێیان فشارێکی زۆر لەسەمە هەیە لەسە من هەیە بەڕاستی یعنی ناگەم حزبێک پارتی شتانە دەکات برادران چەند بێشەڕەفیە 50 ئیزا ئەو تەلەڤیزیۆنت هەیە کورە بە ملیارد دۆلارت هەیە ئەو هەموو کۆیلەت هەیە کەچی لە میدیایەک دەپرسی هاوڕێیان تخوا ماقول بووە 260,000 برادرم هەیە لێرە 260 بەسەرەوەی بڕوان پێ بکەم 90,000 لایەکیە لەگە 173,000 ئەوە دەبینی 20 کەس لە ئەوەیە ئەوە نییەنی بڵێ وەڵای کاکە حاڵەتەکە نا ئەوە فشارمان لەسەر ئەوە ریپۆرتێکی زۆر یان بەرنامەیەک بەڵام کۆڵ نادەین ئەوان دەیانەوێ ئێمە کۆڵ بدەین ئێمەش کۆڵ نادەین بەردەوام دەبین بە 10 کەسیش بی ئەوان دەبی تێبگەن چەند ساڵە هەوڵ دەدەن سەرکەوتو نەبوون و سەرکەوتوش نابن لەگەڵ ئێمە کۆڵ نادەین گەشەی پێدەدەینەوە بڕوا بکەم هەر بزانە بە کۆیلەیەکی خۆیان دیدارەکەم کرد ئەو ریپۆرتەم شکاند هەر بە کۆیلەکانی خۆیان هاوڕێیان هەر بە کۆیلەکانی خۆیان هاوڕێیان ئێستا تەلەفۆن لە ئەو برادرە دەکەین ببورن تەلەفۆن لە ئەو برادرە دەکەین هاوڵاتیەکە لە هێزەکانی هەفتا ئەڵێ ئەوڕۆپیان گوتنی بڕۆنەوە ماڵێ زۆر بەسیتە ئەو شەیە بڕۆنەوە ماڵێ بەس نازان چه ئازارێکە لە ئەو خەڵکی چ کارە ساتەشی لە دوو دێتن کاکە لە ناو لایڤین بۆ زانیاریت ئەو کاتت باش یەک دەقە بادەنجی زیاتر بکەین ببوورە مشکلە نییە لە دەست دەگرین مادام ئەگەر ئەوەمان پێ نەکرا بزانی دەنگ چۆنە برادران دەنگ چۆنە آخر لەوان گرنگە ئەتوو قسەک ئەگە دەنگت زۆر بکەی سپاس دەکەین بەڵێ ئەو ڕۆچیان بە ئێوە گوت ئەها بەڵێ بەم گەرمایە بۆ هەتاوە هەموو خەڵکی پیر و خەڵکی داما و کاچینە بەردەمی ئەو بنکانە بۆ وەرگرتنی موچەکانمان سێ ڕۆژی ماوە بۆ جەژن 4 ڕۆژە ئەمڕۆ بەیانیمان پێەکەن ئەمڕۆ ئاخر جار پێیان وتین کاکە بانک پارەی پێیان نییە بڕۆن دوای جەژن وەرنەوە بەڵام من لێرە ڕووی پرسیارمەکەمە بەڕێزان سەرۆکی حکومەت و وەزیری دارایی پێیان ئەڵێن ئێوە ئەتوانن بەبێ موچە جەژن بکەن بەبێ موچە جەژن ئەکەن بەسەر چاو ئێمە جەژن نەکەین باشە ئێوە ینی بەس لیستی هێزەکانی هەفتایان ئەوە تا هەشتاشە یان هێزە ئەمنیەکانیش تێدایە
وەزەکانی هەفتا وەزەکانی هەشتا بەشێکی لە هێزی پێشمەرگە موچەیان وەرنەگرتووە. چەند مانگە موچەتان وەرنەگرتووە؟ وەڵای تا قادر لە ڕەمەزانەوە وەرمان نەگرتووە، ئەمڕۆ کاتە تەقریبەن 70 ڕۆژ. 70 ڕۆژ. بەڵێ بەڵێ هەر ماڵە و موچەکەشمان ئەوەندە نییە بڵێن وەکو ئەندام پەرلەمانی 6 ملیۆن و 7 ملیۆنە. موچەکانمان هەموو 300,000 و 350,000 و 400,000. یعنی شتێکە ئەنی بەشی ئەوەیە کە بکەیتە دوو عەلاقە بێنیتەوە بۆ ماڵەوە. خەڵک دڵی پێ خۆش بوو وتی مریشێکی پێکڕم شتێکی پێکڕم بۆ جەژن بەڵام ئەوە چیان نێت. بەڵێ یعنی ئەوە دووەم جەژنە ئێوە بێ موچە بەڕێ دەکەن بە خۆتان. جەژنی ڕابردوو وەرمانگرت بەڵام دەیتر لە دوای جەژنی ڕەمەزانەوە ئێمە موچەمان وەرنەگرتووە کە کاتە نزیکی 70 ڕۆژ زیاتر. 70 ڕۆژ. بەڵێ بەڵێ. باشە قسەیان چییە لۆ پارە نییە؟ بەغداڵێ پارەم ناردووە، یعنی بۆ پارە نییە؟ ئەڵەن گوایە ئەو پارەی کە نێراوە بۆ هێزەکانی هەفتا وێزەکانی هەشتان نزیکی 7 ملیار دینارە پارەکە دیار نییە. بەغاڵە ناردوومە حکوومەتی هەرێمیش هەڵە نەتان ناردووە. ئەوە لەبینی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیە ئەو پارەی دیار نییە. باشە ئەو بەرپرسە هێزانە چ دەڵێن؟ یعنی ئێوە هێزەکی تۆکما هێزی هەفتا کە شەڕی داعشی کردیە و مەسەلەن بە سەدان خۆ بە مەسئولی قارەمان هەیە، باشە تخوایانی بەجددی ئەو هەموو بەرپرسەی نەزمەی لەسەر شانە نەزمە، یعنی ئەوانەی نەزمەی چەند ئەستێرەی لەسەر شانە بەڕاستی ئەوە دەرێت چۆلەکەی لەسەر شانە کۆتری لەسەر شانە ئەوەندە مسالمن. باشە ئێوە موچەی خۆتان و هێزەکانی خۆتان پێوەرناگیرێ ئەنیێتەکەی قبوڵ دەکەن. یعنی بەجددی قسەمان لەسەر هاوڵاتێکی وەک ئەو برایان نییە یان پێشمەرگەیەک نییە، بەڵام ئەو هەموو خۆ بە عەقید و لیوا و ئەوە شەرم لە خۆتان ناکەن. یعنی بەجددی ئەوە بۆ 77 ڕۆژ موچەتان پێ نادرێت، کەرامەتی خۆتان و هێزەکانتان دەژێ، یعنی موچەتان پێوەرناگیرێ. خەلە لەگەل لە چدایە؟ یعنی ئایا مەسەلەکە ناوایان بێدەنجی خۆ هەموو کات لە بێدەنجی دیکتاتۆریەت و فیرعەون بوون دروست دەبی و دزی و تاڵانی دروست دەبی. بۆ ناوێرن حکوومەت لە ئەوروپا موچەی یەک ڕۆژی خەڵک بباتن لەبەر ئەوەی خەڵک سەدەگا هەڵوێز دەنوێنیتن. یعنی ئەو هەموو عەقید و لیوا و نازانم خۆ بە ئەنتەرا موچەتان نادرێتە کاچی من موچە. یعنی ئەوانە ئەو هێزانەی لە بەردەستی ئێوە مەسئولیەتێکی ئەخلاقیتان لەسەر شانە کە هەوڵ بدەن هەر بەلای کەم بە جەژن هەر بەلای کەم موچەکەی خۆیان پێ بدەن. باشە ئێوە یعنی نازان بڵێم چ بەڕاستی، یعنی نازان بەرامبەر ئەوەی کە هەر ماڵە و ئێستا چیرۆکێک مەساتێکی هەیە جەژن چۆن دەکرێت، چۆن دەکەن ئێوە بەبێ موچەی؟ ئەلۆ بەڵێ کاقادەجان جۆم بێتە ئەمە من بۆ شتێکی جێڕمەوە خەڵک حکوومەتی هەرێما بەم هەموو گەندەڵیشیەوە هێشتا حکوومەتەی خۆشەوێ هێشتا ناوێ خەڵک ئەم ئەزموونەی لەدەست بکێ. خەڵک دەنگ ناکە قسە ناکە خۆشەویستێتی بۆ حکوومەتەکەی بۆ کوردستانەکەی بۆ خەڵکەکەی. بەڵام ئەوانەی بەرپرسن ئەوانەی لە باڵاکانان وەکو سەرۆکی هەرێم وەکو سەرۆکی حکوومەت وەکو وەزیرە بەڕێزەکان ئەمانە حەقە بێنە جواب. یعنی من بە وەزیری دارایی ئەڵێم تۆ قبوڵ ئەکەی مناڵەکەت ئەم جەژنە بێبێت کارە جەژن کە سفرەی ئەم ڕەمەزانی ڕابردووە خەڵک سفرەیەکی ڕازاوەی نەبوو. بەڵێ بەسە کاکەی کرد کاکەی وا لە خەڵکەکەن. ئەگەر موچەن نییە با بۆ کەس نەبێت سەرمو ئەگەر ئێوە خۆتان موچەتان وەرنەگرتووە باکم وەڵای مەش نامانوێ باکم بەخوا هەمووتان موچەتان وەرگرتووە. تەنها خەڵکە فەقیرە جاری داماوەکەیە خانە نشینەکەی یان ئەوانەی کە پێشمەرگەن و ئەوانەی کە پلەباڵانین وەریان نەگرتو خەڵکەکەش حکوومەتی خۆی و خەڵکەکەش نیشتیمانی خۆی خۆشەوێ نایەوێت یەکێکی ئاژینا ئەو خەڵکە هەمووی تا قادرجان داخلە بڵەوە ئەو خەڵکە پڕە یعنی بێزار بۆ خەڵکەکە یعنی بداتە ڕادەیە کە تۆ جەژن موچەکەت نەدەنێ خەڵک چی بڵێت؟ وایە دوو مانگ و نیوش یعنی ئینسان ئەگەری باوکی خۆی قەرزی لەسەر بوو مانگێک دوو مانگ چاوەڕێ دەکاتن. باشە هەر لیستی هێزەکانی 70 و 80 یان ئەمە زۆر پیاوی پیر بە تەمەن دەبینم
خانەنشینن ئەوانیش موچیان وەرنەگرتیەوە نیە ئەو پیاوە بە تەمەنانە خانەنشینی تا قادر خانەنشینی مەدەنی موچیان وەرگرت بەڵام ئەوانیش بە ئاماشەوە بە ماسات و بەینە و پیاوە پیرەمان بینی کە چۆنە گریا کە چۆنە کوردایە چونکە تا قادر ئەو شوێنانەی کە موچەی بێ وەرەگیرێ یعنی باوەڕی بێ ڕێز ئینسانەتی دیان نییە ئەچیتەوە لەبێ لەو کۆڵانانە بچوڕێتەوە لەسەر جادەکە بچوڕێتەوە لەبەر دەمی بانکەکە بۆسی یعنی شوێنێک نییە پێشوازێکی بێ بۆ خەڵکەی کە ئەچێت موچەکەی وەرەگرێ ئەمیەتەوە بەسەر یەکە هەمووی چەندین کەس لە کاتی موشا گیانی لەدەست نەدا کاتە کاتە خۆ هەمووشی خەڵکی بەتەمەنە گەنجەکەیان منم کە تەمەنم 66 ساڵە کاتە عیب نەبێت بەڵێ باشە براکەم ئەگە قسێشکەت نییە یانی ئەمە هەر ویسمان بەڕاستیە من ینی کە باسی کرد ئازار پێ دەخۆم بەڵێ سپاسی جەناب دەکەم کە دەنگی لەماگەێنیت بۆ حکومەتەوە بۆ دەسەڵاتەوە بۆ خەڵکە کەڕن کەر بەڵێ من لێرەوە ئەڵێم بەچە کاکە بەچە ئەو میلەتە بەڕاستی بێزار بوو ئەو میلەتە ماندووە یعنی ماکوونی ئەم ڕەمەزانە وەک بێ بەڕێسم باش کرد سفرەی ڕەمەزانمان ڕازاوە نەبوو خەڵک نەیەتوانن شەربەتێکی نەوشت بێت ئێستا چی ئەڵێ لەوە زیاتر زۆر سپاسی جەناب دەکەم زۆر سپاس بۆ لایڤەکەت و زۆر سپاس بۆ چاوپێکەوتنەکەی جەنابت تا قادرجان بەڵێ زۆر سپاس برای بەڕێ زۆر سپاس زۆر سپاس من هاوڕێیان بڕوا بکەن من هەر دەمەوێت لەگەڵ ئەو خەڵکانی کە باسی کردوەرە بۆ جۆژنەیە هەفتا ڕۆژە برادەران هەموو پێشمەگەیەک چ بکە ینی 30,000 دەنجیاندا بە گۆڕان ئەو وەزیرە بێڕەوشتەکەیتی کە سەرپەرشتی مادی دەکا بە سەدان ئامر لیوا و ئەوانە کڵاویان لەسەری کرا 2009 دەبیستانە بە بڕیاری تاالبانی کە دەنجیاندا بە گۆڕان خەڵک کێزەکان یعنی ناو هەموو شوێنێک خەڵکەکی جوان هەیە بە سەری لێشوایە نازانی چ بکە بەڵام من پێم وایە هەموو ئەوانەی خۆیان پێ لیوایە هەموو ئەوانەی خۆیان پێ فەرماندەیە ئێستا لە قیمەی بێکەڕامەتیدا دەژین قیمەی بێکەڕامەتی دە ئامر لیواخر تۆ پارتی وێشێتی ناوێرن ئەو شتە بکە بەڵام لە بێکەڕامەتی فەرماندە گەورەکانن ئەوا دەکەن ئەگەنا مەعقولە ئەوانە هێزی ئێوەن وە کوڕی ئێوەن ئەنگۆ ئەگەر ناودەنگێکتان هەبی هێزێکتان هەبی بەسای ئەو پێشمەرگانن بەسای ئەو خەڵکن ئامادە نین هێت موچلەوە گرن چ خۆتان فش دەکەنەوە دەمانچتان لەسەر شان و کۆمەڵێک داستانە سوێ وەڵڵاهی ئەوەی بەرامبەرەنگۆ دەکرێت بەرامبەرەنگۆ دەکرێت بەرامبەر هیچ سوکاتێک بەس خۆتان کەرامەتتان نییە هەموو ئەو ئامر لیوا و ئەوانە نییە ئەگەنا 100 کەس کۆ دەبنەوە بڵێ با ئەو دەردەمان بۆ دەدەنێ ڕۆژی 400,000 بەرمیل نەوت دەڕوە ڕۆژی 400,000 بەرمیل نەوت دەڕوە ئەو داهاتی ناوە خۆ دێ بۆ ناتان دەنێ یعنی ئەتوو پێت نەکرێ موچەی پێشمەرگەیەکی خۆت کە وەکو نەوەیەکی خۆت کە بەوی پیاوی کەوە ئەو پێشمەرگانەش خەڵکی پێشمەرگەش دەبێت دەنگەڵ بڕێ بڕوا بکەن تا خۆتان نەجوڵێنن وتیان جارەکەی تر چەند فەرماندەیەک خۆیان پچڕەوە بە پەلا معاشیان پێدا من بەروار و ئۆکانیشم پێوە کرد ئەو ئامر لیوا و ئەوانە خۆیان نەپچڕنەوە هەروە کەرامەتتان دەشێنن من دەزانم ئەو فەرماندە لیوانە پاچان نییە بە معاش برادەران ها هەموو ملیۆنێرن هەموو بە سەدان پرۆژەی کە ئەوە دەبن بەس کێشە لەوە نییە تو پارەت هەیە کێشە لەوە نییە تو بە 100 پرۆژەی کات ئەوەت هەیە کێشە لەوەی کەرامەتتان دەشێن ئەو نەزمانە نیشان دەدا ئەنگۆ خاوەنی هیچ کەرامەتێک نین کە نەڵێن قادر قسەی پێگوتین تویژدانتان یەکێک خۆی پێ ئامر لیوا بێت موچەی پێشمەرگەکەی خۆی حەقەچی ڕەوای خۆیتی پێوەرنەگیرێت چۆن شەرم لە خۆی ناکە چۆن شەرم لە خۆتان ناکەن خۆشتان پێخاون کەرامەتە ئەو بۆ هەفتا ئەوەندە ڕۆژە بە ڕۆژ ئەگە پارە نەبی وەرمەگرن پارە هەیە و ئەوە بەغداش ناردیتی بە خۆیان دەڵێن 7 ملیارە و 400,000 بەرمیل نەوتە تۆیەک بە خۆت دەڵێ قائید شجاع ئازا نازانم چ شەڕیدا شم کردیە موچەی پێشمەرگەیەکت پێوەرنەگیرێت چ کەرامەت و چ ئازایەتێکتان تێدا دەمینێتەوە یان چ ئەگە کەرامەتیش نەبی چ بێ ویژدانیەکە ئەتوو بەسای ئەو هێزەی ئەنگۆ چن هەموو کۆمەڵێک فەردن ئەگەر هەر ناو دەنگێکتان هەبی بەسای ئەو پێشمەرگانن برادران خەتەرترین دەزانی چییە ئەوانەی شەڕ دەکەن
ئەوانە قارەمانن بەس خێرەکەی لە بۆ مەسوولەکەی دەگەڕێتەوە لە جەنرالەکان دەگەڕێتەوە سەربازە شەهید دەبێت جەنرالەکەی هەموو مەسوولانش بەسای ئەو پێشمەرگە نێکبەتانەی کە ئێستا جەژن دادێ پارەیان نییە لە بری ئەوەی چیان لێ بکەن یەکێکیان مەوقیفەکیان نییە دیفاعیان لێ بکەن ناڕەزایەتێک دەربن ئاخر ئەتوو نەتوانی بە هەزار قات ئەو قسەی نەک منە قسەی هەموو خەڵکە هێزك فەرماندەیەک خۆی پێ خاوەن کەرامەت و قارەمانی ئەوە بی موچەی هێزەکەی خۆت پێوەرنەگیری ئاخر ئەمە چ لێ بکەن یعنی بەجددی چ کەشخە دەکەی چار پێنج نەزمە لەسەر شانە و ئامر لیوایە ناتوانن خۆتان بپچڕنەوە ناڕزایەتیشی مەدەنی ببڕە کاکە خۆ مناڵی ئینقلاب بکە بڕۆ خڕبەوە لە بەردەمەوەی بڵێ معاشم نەدەنێ ناڕۆ ئەگەنە جوڵە دەکەم ئەگەنە تەمەڕوت دەکەم ئێ با کاچ خۆم لە چی حەق بە بەلاش درایە لەو سویدەی خەڵک ئەگەر دەنگ هەڵ نەبڕی فێڵی لێ دەکرێت یعنی بەجددی وەی لێ هاتیا من پەیوەندی بە هەندێک ئەو لیوانە بکەم بڵێم کاکە گیان شەرم لە خۆتان بکەم بەجددیمە وەڵا پەیوەندیتان پێوە دەکەم هەوڵ دەدەم پەیوەندیتان پێ دەکەم ئەگەر لەو جەژن پێ موچە وەرنەگرن بەجددی شەرم ناکەن یعنی بە هەزاران پێشمەرگەی نەکبەت هەر ماڵەی چیرۆک و مەساتەکە وەڵا پێشمەرگەی وایە دەگوت بەو ڕەمەزانەی بە حەزرەت بوومە خۆش وای گوت مێوژەک بخۆی مێوش چ ویژدانێک خۆ بەعز نییە کاکە خۆ تورکیا نییە غەدر لە خەڵک بکە پەیوەندی دەکەین بزانێ ئەو ئامر لیوانە بابزانین کامەیان خاوەن غیرەت و کەرامەتن عزت نەفس دڵسۆزی ئەو پێشمەرگانن کورە بابە لەو چێ دەکەن نکبەتین ئەو لیوانە ئەو مقەدەمانە ئەو ڕائیدانە بەسای ئێوە پیاون بەجددیمە ئەگەر هێزەکیان هەیە بەسای ئێوەن ئەنگۆنە بناوان چن کەچی ئامادەنین لە ناخۆشترین زروف مەعاشتان لە بۆ وەربگیرێ بڕوا بکەن مەسئوولەکان هەمووتان دەزانن بە هەلیکۆپتەر هاتچۆ دەکەن نیچیر و ئەوەتان نەدید مەسرور و پاڤێر بە هەلیکۆپتەر و بە فڕۆکەی 7 ملیۆنی ئێستا ئەوان بە سەدان ملیۆن لایەن ژمارەیە بە قوربان ملیۆن لایەن ژمارەیە خۆچینگۆنی نەجانگۆ هەموو مەعجبی ئەو قیادانن کە دەیان بین خۆیان ماڵ و منداڵ بەو جژنەی های لایف دەشین هیچیان کەم تارەکانیان هیچ تارێک لە 7 ملیۆن دۆلار کەمتر نییە بەس ئەوە تارەکان دیارە تارێک ئەو هەموو سارەی لە دیانە ئەتوش 7 ڕۆژ حەقەچی ڕەوای خۆتە باوکی خۆت برای خۆت پارە لێ زەفت کە لی وەردەگیریەوە کاتێکی خۆش